باشە لە پێناو چییە دایک و باوگەوانە دڵسۆزیەکە بۆ مناڵی خۆی دێتر وایە تر ئیشی خوا وایە باس ئەی بۆ مناڵوانی دێتر بڵێم چی مناڵی جەر وایە بینین ئەو خۆشەویستی و ڕەحم و بەزەیە کە دایک و باوگەیەتی مناڵ نیەتی والله دێت ئەترەوە لە ساڵ یەکێ ئەنا باشن والله هەر وڵای لەخوا بەزیادێ بخوایتە منە مناڵم هەیە لە خۆم پیاوترە زۆریش باشە بۆچی حەزەکەی مناڵەکە لە خۆ باشتر بێت والله حەزەکەم ئەگە باش بێ بۆ خمنیش باشە بۆ قبرەکەی چون باشێ ئەگە خراپ بێ بۆ قبرەکەیش ئاگرە و تەواو حەزەکەی چاوەڕی بەس پاداشتی قیامەتیت نەک لەم دنیاە کرۆنە وەڵاخ ئەم دنیا هیچ نییە تەواوە بێ ئەی بۆ قیامەت دەر وەڵا باشە دوای ئەوەی کە بوویتە خاوەنی مناڵ هەستە کرد کە باوکی تۆش وەختی خۆی چی ئەرکێکی بۆ تۆ کێشاوە تەبعان هەرە وەڵا زانم باوکم شەرکێکی بۆ من کێشاوە باوکم 40 ساڵ وەرزێری کردووە بۆ ئێمە 40 ساڵ ئینسان هەز ناکا بە زەحمەتی دایک و باوکیە تا و کاتەی خۆی بێتە خاوەنی مناڵ ئەی تەبعان هەرە وەڵا ئەوە حیج وتنی ناوێ ئەی چۆن هەرە وەڵا حەزەکەم هەزارە بە نەی خۆم پیاو بێ ڕوو لە خوا بێ ئێمە عەبدی خوین خوا خەرقەی کردووی ئەیوان نییە